ساڵ 1974 پاشەوەی کە مفاوضەی بینی پارتی دموکراتی کوردستان بە قیادەی مەلا مستەفای بەرزانی لەگەڵ حکوومەتی عێراقا نەکەوێتە ئەنجامی ئەوەی کە ئیتیفاقی 11 ئازار تەنفیذ بکرێ و حکمی ذاتی بێ دوو بەرنامەی حکمی ذاتی هاتە ناوەوە بەرنامەی کارهێنی حکوومەتی عێراق بوو بەرنامەی کارهێنی پارتی بوو قیادەی پارتی بڕیاریە هەردوو بەرنامەکە یا هەردوو نظامەکە بخاتە ڕاپرسیەکەوە و هەردوو پرۆژەکە لە ناو زانکۆی سلێمانی لێکیاندا چواردەوری زانکۆی سلێمانی بەدەبا بۆ ئەوانە گیرا بوو ئێمە لەو زانکۆ پرۆژەکەی پارتیمان بڵاو کردەوە و ئیتری عاز بۆ ئێمە هات ئێمەش بکشینەوە من کشایم هاتینەوە بۆ هەڵەبجە دوای وەڵاممان بۆ هات کە بێ بچین بۆ سەرکردایەتی چونە سەرکردایەتی ڕۆژی تاوان دوای ئەوەی کەەوە چەکوشتمان وەگەر لە سەرکردایەتی گەڕاینەوە کۆمەڵی تەلەڤیزیۆن زانکۆ بووین ئەم ڕوشتەکەمان بۆ دەرچوو لەکوێ دەرچین گەڕناندیان بۆ هێزی خەباتی ئەو کاتە کە هاتینە قەڵازیە لە قەڵازیە شەوی 23 لەسەر 24 ئێمە لە قەڵازیە بووین لە بەناو بەنگەلەکەی انحیسارەکەی قەڵازیە خەوت بووین بەیانی سەعات دە بە دەنگی تارەکان خەبەرمان بوویەوە ئێمە زۆر هیلاک بووین لە ڕێگا هەموو قاسمان تلوخی کردبوو درەنگ خەبەرمان بوویەوە بە قەسفەکە ئێمە خەبەرمان بوویەوە بەداخەوە مەجموعەی لە هاوڕێیانمان لەوێ شەهید بوو ئێمەشتر دەرباز بووین لە قەڵازیە 25 مانگ پێش نیوەڕۆکەی گەشتینەوە هەڵەبجە پەیوەندیمان کردەوە بە دیفاع مەدەنیەکانی هەڵەبجەوە کە ئەو کاتە بەڕێز مامۆستا قاڵەڕەش و ئەوڕەحمانی برای و یەک دوو مامۆستایکە سەرپەرشتیانە کردین دوو کەسی زۆر چالاک لەم شارا بوون لەم شارە مامۆستای وەرزش بوون یەکێک لەوانە پیانەوت مامۆستا قاڵەڕەشیان پێوت و یەکێکیشیان مامۆستا عاسی فەتاح بوو مامۆستا عاسی فەتاح ئەمانە هەسان بە دروستکردنی دیفاع مەدەنی لەکێ لە تەلەبە و لە وەرزشەوانەکانی هەڵەبجە ئەو تیپێک بن وەکو دیفاع مەدەنی ئێستا کاتێکە مەسەن هیلال ئەحمەرێک یا دەستگایەکی خێرخوازی کە ئەکەوێتە لە کاتی شەڕ و لە کاتی بوو مەدەرسە و لە کاتی لافا و لە کاتی شتا ئەو تیمە ئامادەیە بۆ ئەوەی ئسعافاتی ئەوەلی ئەو خەڵقە بکە ئەو زەحیە کەم بێ ئێمە پێش ئەوەی بچین بۆ قەڵازی و بۆ سەرکردایەتیش بەشداری ئەو گروپە بووین یعنی لەگەڵ لەنا تەدریبمانە کرد ئەو مامۆستا عەبدوڕەحمان و قاڵەڕەش و مامۆستاکان کە لە مەڵی مامۆستای وەرزش بوون ئەوانە دەورەیان لە ئێمە زیاتر دی بوو شارەزا زیاتر بوون هەوڵی ئەویانەدا خەڵک ڕێنەمایی بکەن لەو کاتانەی کە قەسفەکە ئەبێت چی بکەن چاڵیان هەڵکەن بوو لە شکلی زائید لە شکلی زێت لە شکلی ئێڵ ئەم بۆی کە کاتێک کە تیارە دی قەسفەکان نچنە ناو ماڵەکان و ماڵەکان بەسەریاندا بڕکەنێ جا من باشم لەبیرە ئەمە مامۆستا قایارمەوت مامۆستا ئەم هەڵکەندنی ئەم چاڵانە مهمەکەی لە چیایەوتی ئەمە لە حربی عالەمی دووەمی شابەکار هاتووە بۆ مەسەلەی بردومان و ئۆشتانە ئەمە ئەگەر بڵین دەبلیۆکە خەڵک بچێتە ناوی بە مەترێک بە عمقی مەتری هەڵیانەکەن ئەگەر خەڵک بچێتە ناوی خۆی بشارێتەوە لە ئەسنای بۆمبارانەکە ئەگەر بیا لە لایەکیان سێلاکەی تری سەلامەتە بێ چوە قەنابلی تەقلیدی بەکارێنە قەنابلی بەرمیلی بەکارێنە ئەو ئەنی قومبەری زۆر قورسی بەکارێنە بۆی پارێزراوتر بن نچنە ژێرزەمینەکان و ناوماڵەکانەوە بچنە ئەو چاڵانە شوێنە مەفتوحەکان باشترە ئێمە ڕێنمایانەوەکردن و ڕێنمایی سەرەکی زۆر ئێمە بۆ ئەوانەوە بووکەوە شار چۆڵکەن لە شاران نەمێن بازار زۆر خەرەباڵغ بوو زۆر هەموو کەس کاسپی خۆیە کرد بە مەشغوڵ بوو بە کاسپی خۆی ئەوەی پێشمەرگە بوو پێشمەرگە بوو ئەوەیشی کاسب بوو لە بازارە کاسپیە کرد بەس قەرەباڵخەکەی لەوانە بوو زۆر بوو ئێرە شاری ڕزگارکرااو بوو زراعە و سەناعە و تیجاری هەموو کوردستان ئیعازرا کە بێت لێرە بێت سەنتەرەکانیان چۆن زانکۆکانی کوردستان زانکۆی سلێمانی برایە قەڵازێ ئادادی سەناعە و زراعە و تیجارە و ئەوانەی کە لە سلێمانی بوون لەگەڵ هەولێر بێن لێرە دەوام بکەن و مامۆستاکانیان ڕویان لێرە کرد لە هەمان کەشە ئێرە نزیک بوو لە خانەقینەوە نزیک بوو لە بەغاوە زۆربەی خەڵک ڕووی لێرە کرد پێشمەرگەی ئەیلول ئەو وەختە هەر هەموو کوردستان هاتبوونە هەڵەبجە و قەڵاتزێ بە تایبەتی ئەمانەی کە لێرە بوون کەلاری و کفری و خانەقینی و ئەمانە هەمویان لێرە بوون حکوومەت سیاسەتێکی هەبوو بۆ معلوماتی جەنابزان ئەیویست ئەم کوردە بە دوو نەوع دەکری هەم بە چەک هەم بە ئابووری سیاسەتەکەی ئەوە بۆ هەموو کوردی فەیلی
هەموو کوردی بەغا هەموو کوردی جنوب هەموو کوردی ناوەڕاست هەمووی بە جوملە ڕەوانە کرد بۆ کوردستان بێنە هەڵەبجە و قەڵازێ طبعا هەڵەبجە و قەڵازێ ئیمکانیەتی مالی و ئەدارەی ئەویان نێ بتوان ئەم خەڵقە بژێنن هەڵەبجە بوو بە قەرەباڵغی زیاد لە حەد ئێمە لیژنەی پێشوازیکردن بووین ئەگەر هەر مینەگەها تۆزیمانەکەم ماڵەکانە چونکە هەڵەبجە ئۆتێلی تیانە بوو هەموو ماڵێک دەرگای کراوە بۆ ئەو خەڵقە ئاوارە بەستینێکی فراوانە هاوکاری خەڵکانە کرد جا لەو کاتەشە ئەم هەموو پێشمەرگەیە لەم شارا بوو ماڵ نەبووە شەو 4 و 5 بەر نەکەوێ هەموو ڕۆژێ 4 و 5 لەو ماڵەکانە ئەخەوتن و ئیسراحەتیانە کرد یەکەی ئەمەش کەشت لایەنێکی یعنی بەڕاستی شۆڕژگەڕانی شارەکە بوو خەڵکەکە زۆر حەماسێکی کورتپەروەرانەیە بوو. لە بارگای بارزانانی نەمر و مەکتەبی سیاسی زانیاری وردیان بۆ هاتبوو لە ناو دام و دەستگای ڕژێمەوە کە ڕۆژی 26 بردمانی شاری هەڵەبجە ئەکرێت بۆیە بە بروسکە ئاگاداری ئێمەیان کردەوە وەکو حیزب و پێشمەرگە و بەرگری میلی ئەوانە وتیان بە هەر شێوەیەک بۆ خەڵکی ئەو شارە دوور خەنەوە چونکە کارەسات ئەقۆمێت بزەبت تەنیا کاتژمێرەکەیان دیاری نەکرد بە نێ ڕۆژی 26 سەدنەوە وتیان بردمان ئەکرێت ڕۆژی پێشوو تیارەیەکی نار ڕژێم وەکو کەش و کەشوی کرد ئەو ڕۆژە من لە بیر بە جومعە بوو من تەبلیغی خەتیبەکانم کرد لەگەڵ کاکە حەمە شێمەرانیا جێبەکەی کاکە حەمەمان تەرتیب کرد مکەبەرمان نایاسەی خەڵقی هەڵەبجە ئەمڕۆ جومعە مەکەن نە لە جامیعانە لە پاشە هەمووی بچن بۆ ئەملاولا بۆ گوڵان بۆ عەبابێلێ بۆ بامۆک بۆ عەنەب دوورکەونە لە شار بۆ ڕۆژی 26 ناو شار بە تەواوی چۆڵ بوو کەسی تیانم بوو جگە لە هێزی پێشمەرگە و تاگوتەرا خەڵک لە ناو شارەما بوویەوە هەتاوەکو دەوروبەری سەعات 3 و دوای 3 و نزیکی 4 ئەو کاتە خەڵک بەداخەوە خەڵکی کوردشتی لە لێیا دەچێتەوە یعنی بیرۆ یەکێک لە دەردەکانی میلەتی کورد لە یاد چوونەوەیە نەناسین دوژمنەکانمانە ئێمە دوژمنەکانی خۆمان باشی نەناسی خەڵک گەڕایەوە ناوشار قەڵە باڵق بووەوە دوکان و بازاڕەکان کرایەوە تەوەخۆیانەکەتر بۆ ئێوارە وەختە دەبەروی قەسفی قەڵازێ بەیانی کرابوو قەسفی هەڵەبجە جارێککە بە ناکرێت ناکرێت تەوەقعیان نەکرد لەو کاتا قەسب دەستی پێ کرد زیاتر ئەو ناپالمانەی کە تەقانە بووی یەکێکیان یا لەم باخە ئەم باخی گشتێکە ئیساکێ ئەم چاپێکەوتنی تیاکەین یەکێکیان یا لەم بەری درگایی خوارەوەی کاوە وێنەی شیمانەیە ئیسا وێنەکەی شیمانەیە چاڵێکی ئەوەنە قوڵی هەڵکەندووە ئاوی لێتە دەرەوە. ئەمەش ماڵی حاجی فەتحوڵڵا و ماڵی حاجی غەفور بوون کە دوو بنە ماڵی زۆر کۆنی هەڵەبجە بوون یعنی بەڕاستی ئایلەیەکی زۆر ڕێکوپێکی ئەم شارە بوون ئەوە شوێنی ماڵەکەیانە جێی مرورەکە کە دانیشتۆ جێی نووسنگەکە تا ئیستاکەش دروست نەکراوەتەوە هەتا ئیساکەش ئەو خانوانە ئەوە شوێنەکەیەتی دروست نەکراوەتەوە لەوێانە ئەوەی کە بۆم باس کردی عایلەیەکی تیا شەهید بوو خێزانی بەڕێز عەلی ئیسماعیلەفەنی دوو مناڵی بوو لەگەڵ خێزانەکەیە لەوێانە شەهید بوون هەردوو خانوەکە ڕووخا تەپی بوو بەسەریان. ناپاڵمێکیا بوو ئا لێرانە هەر عیدەن شت چاڵێکی قوڵی هەڵکەندە بوو ئاوی پێ ئاڕۆی تێگەی جا لێرە نازانم
ڕم بە زۆر کەسێ ئەو شتە ئەزانێ لێرە شوێنەگەی ئاو کانیە پێڵەن کانی نەواڵە هەرچی ئاوی ئەوێ و ئێرە هەبوو هی کانی نەواڵە بوو کانی نەواڵە تەقی بوو بۆ بناپاڵمەکە ئاهاتە دەرەوە ئاوە ڕۆشت. قەسفەکە کاتێککە کرابوو بۆمبارانەکە کە کرابوو تقریبن لە خوار بەلەدێکەوە دەسی پێکرد خوار بەلەدێکەش هەمووی بینای مەدەنی بوو یعنی نێتی ڕژێم کوشتنی مەدەنی بوو تێگەی ئەم بینانی کە تۆ ئەیبینیت لەسەرەوە ینی بۆ سەرەوە هەمووی مڵکی حکوومەت خۆی بوو یەک فیشێکی بەر نەکەوت بوو تێگەی یەک زەرەری نەهێنا ئەو دوکانەیە کە کەوتەتە بینی هەردوو جادەکە ئەوە دوکانی حاجی ڕەحمانە فێڵیان پێوە لە قەبەکەی وایە ئەڵەزێنیەوەی لە قەبیەیە ئەو لاشی بینایەکی دووقات بوو بیناکەی حاجی فەرەجی زەڕە بخوا عەفویکە ئەوە کە تارە لێیە تارە لێیە ئەوە لەو بەرە دوکانی سێتایی هانە سوورە بوو شەهید بوو حاجی من جەوەر لەوێ شەهید بوو لەم بەرەو مەلا مەحموود خەیات بوو شەهید بوو مەحموود فەنی لەسەر کورسیەکە دانیشتبوو لای ئەو زەلامە هات تەوقەکەی کرد ئالێوە دانیشتبوو ئالێوە شەهید بوو کە هاتینە سەری پاڵ کەوتبوو کاکە باشن باشی بابە چۆنی سەحەتە باشە چۆنی خۆش بیاخوا وەڵا خۆش بی کاکە ئالیا لە کورسیەک بوو لەسەر کورسیەکە دانیشتبوو مەحموود فەنیان پێوت لەو بەریشە دوکانی سێتایریان سوورە بوو حاجی من جەوهەر بوو اینجا ئەو دوکانە بوو عەبدوڕەحمانی کوڕی حاجی حەمەد ساڵحی دەلاک ئەوی شەهید بوو نەسرەدین برینار بوو ئێستاش ماوە سێ نەسرەدینیان پێوت اینجا لێرەوە مەلا مەحموود دوکانیە بوو خەیات بوو شەهید بوو هەرکە هاتی نەسەر هەموویان شەهید بوو ئەم دوکانانە هیچی نەما بوو تەخت بوو لەگەڵینەکە ناپاڵمەکە بە پڕ لێیا بوو ئالێرەوە لێرانە دوکانێک هەبوو دوکانی عەبدولی حاجی حەمەد ساڵحیان پێوت ئەو شەهید بوو ئەو بەریش دوکانی بەزازی بوو ماڵی سێقایری هانە سوورەییان پێوت ئەویش هەر شەهید بوو لەوانە لەو یاشە ماڵێکی لێ بوو سێ ئەمین جەوهەریان پێوت شەربە و شتیە فرۆشت دوکانی شەربە و ئەو شتانەی هەبوو ئەویش هەر لەو قەسفا شەهید ئەتێ لە بینی ئەم سێ دوکانە بوو ئەو سێ دوکانە ئەو چاخانەی لێرەوە چاخانەی عەلی تەبەیان پێوت ئالێرە عەزەی فەزە و کۆمەڵی شەهید و مامۆستا ئازادی ئەحمەدی حەمەد کەریم کورسانی ئالێرە بوو شەهید بووم کاکە گیان هەمان لە بازار بوو وەڵای ئیتر کە هاتینەوە سێرگەنجای خانووەکە نەماوە تەپیوە مناڵەکان بوون بە ژێریوە وەڵای تر خەڵکو خوا ئەو زەلامانە هاتن دەریان هاوردن بە هەر بەر حاڵی بێ مناڵەکان لەژێر حەمام و ئاودەستەکە بوون کە لە بەردەکان بیلاتەژوی بەسەریانە بوو کەپسی کردبوون وەڵا ئیتر ئەو مەلامادی هەیە بامۆکی ئەوە گیانمان بەوە بوو ئەوە مناڵەکانی منی دەریانە دایکی مناڵەکان مابوون وەڵای تر کە دەریانە یەکیانی دەرهاورد بە مردووی لە باوەشیە یەکشیان برینار بوو مناڵێکیان هێنا سکی کرابەوە ینی دۆر پارچەیەکی گەورە لێ یابوو سکی هەموو کرابەوە سپڵ و گورچیل و ئەمانی هەموو دیار بوو تۆم پڕیش بوو لە خوێن ئەوە کە نەمانتوانی هیچی بۆ بکەین چکە بە هەرچەنگە هەڵمانە کرد بیدروینەوە عەلەقەل نەتوانرا بکرایانی مناڵەکە لەبەر دەستمانە هەرچی دکتۆرەکانەی خەریک بوون نەتوانڕایانی ئەو نەخۆش بوو من سۆر مناڵێکی تەقریبەن ناوە 2 ساڵە بوو دەشتی بەوکەکەی و ئەوە لە هەموو شتەکان ناخۆشتر بوو هەموو یار تەمان زۆر ستەم و زۆر ناخۆش بوو هەمووی Yeah.
ماڵی خاڵی خۆش بوو کا قاری قەسابە ئێمە من یەکێ بووم لەو کەسانی کە لەگەڵ چەند بەڕێزێکە مامۆستا و قوتابی قوتابخانەکانە هاتینە ئێرە دوای ئەوە کە چەند شوێن گەڕین هاتینە ئێرە ژێر زەمینێک هەبوو لێرە ئەم ژێر زەمینە خێزانی ماڵی کاقاری تیا بوو پێم وابوو خەڵکی ئەم گەڕەکەشی تیا بوو ماڵێکیش بە میوانی هاتبوون بۆ ماڵی قاربەک بوو لێرە هەر لەم ژێر زەمینە چەندین نەفەری تیا بوو هەمویان دەرێنە ئەمە لەگەڵ بەڕێزان مامۆستا قار مامۆستا قالە ڕەش مەشهور بوو لەگەڵ مامۆستا عەبدوڕەحمانی برای یادیان بەخێر و خوالیان خۆش بێ ئەگەر مابن لەگەڵ ئەو قوتابیانەی کە پێکەوە بوون لە بەرگری لیە لە هەڵەبجە ئێمە کە کارمانە کرد. سێ دکتۆر لە هەڵەبجە بوونەوە وەختە زۆر خزمەتی خەڵکەکەیان کرد. تەوعیەی ئێمەیانە کرد بە بڵێن برین پێچی و ئەم شتانە یەکێک لەوانە دکتۆر حسین بوو لەگەڵ دکتۆرە شیرینی خێزانی دکتۆرە شیرین کچی عزیز خۆشناوە یەکێکە لە چوار ئەفسەرە شەهیدەکە و کاک فازیلیش دکتۆر فازیل هەر برای دکتۆر حسین بوو دەورێکی زۆر جوانیان بینی لەم شارە ئەتوانم بڵم لە کاتی برینارەکانیشا زۆربەی زۆری برینارەکان ئەوان تەداویان کرد. من دکتۆری طبیب مرکزیان پێوە دکتۆری ناوەندی هەڵەبجە لە خستخانەکەی هەڵەبجە ئەو ڕۆژەیە کە قەسەکەی تیاکرا پاشنەوە ڕۆکەی بوو تیارەکان هاتن و دەستیان کرد بە قەسف ئیتر تەمان زۆر ترسناک بوو زۆر نزم بوون دەنگیان زۆر بەرز بوو و 6 جار قەسفیان کرد لەو چەند دەقیقەیە بێتر دوایی کە تەواو بوو ومانزانی الحەمدوللا لەوانەیە کەس برینار نەبوو بێ دوایی تر وردە تقریبا چارێکی 20 دقەی پێچوو خەڵکەکە هاتن ئیتر هیوا هەبوو بە مردوویان هێناوە هیواشە بوو کە برینار بوو سکی دەڕابوو دەستی و پێی هێن بوو مناڵی پچکۆ لە ئافرەت گەنج پیر هەموویانی عدەدی ئەوانەی کە مردبوون تقریبا 40 بۆ 50 ئەوانەی کەژ نزیکەی 100 کەس بوون برینارەکان ئیتر ئەوەی ئێمە توانیمان لەوێ هەموو واڵناکەی کارمەندەکانی خستەخانە و ئەو برادەرانی کە لە سلێمانی و مابوونەوە ئەو ڕۆژە لەوێ و دکتۆرەکانی خستەخانە هەموو زۆر بەگەرم و کارمەندەکان خەڵکی ناو هەڵەبجە بەعزێ لە گەنجەکان هەموو هاتبوون لەوێ نەخۆشەکانی یارمەتی ئێمەیان یاشتیانیانە دەستین ئێمەش طبعا ئیمکاناتەکان محدود بوو هەموو شتێکمان لا نەبوو بەس ئەوەی توانرا هەمووی کرایانی تر دروونەوە و پێچینی دەرمان و ئەوەیش کە نەبوو ئۆتۆمبیل لەمانار بۆ تەوێڵ و لێوە بینێرن بۆ ئێران لە 1970 دوای ئەوەی کە خستی هەڵەبجە کرا ئێمە تەقان زۆر محاوەلەمان کرد خەڵک نەڕوە وەڵام خەڵک تەحەمڵی نەکرد یەکسەر بە لێشا و خەڵک بەرەو حدود و ئێران ڕۆیشتن ئەتاکەی هەتا مانگی سەی 75 لەوێ بووین دوای 75 ئەو ئێمە گەڕاینەوە بۆ هەڵەبجە یەکشت هەیە بۆ مێژوومە من بیڵێم لە شۆڕشی ئەیلولا یەکێک لە شانازیەکانی خەڵکی هەڵەبجە ئەوەیە بە درێژایی ئەو ماوەیە کە خەڵکی هەڵەبجە ئاوارە بوو چووە ئێران یا چووە شاخەکان یا چووە تەیڵۆبیارە یا لە گوندەکانی چواردەور شاری هەڵەبجە بە هیچ جۆرێ دەست نەبرا بۆ یەک کەلوپەلی خەڵک ئێمە نەمان بیست بڵێن دزیەک لە دوکانێک یا لە ماڵێک یا کەلوپەلی کەسێک براوە بە درێژایی مێژووی ئەو مێژووی کە شاری هەڵەبجە چۆڵکرا بوو ئەوەیەکێ لە شانازیەکان کە ئەکرێ لەسەر وێرەکانە کە لەی شۆڕشی ئەیلولا بکرێ باسی بکرێ ئەمە بانکی هەموو هەڵەبجە بوو هەچی پارێ و ئاڵتونی ئەو خەڵقە بوو لێا بوو هێزی ئەزمر بەرگری لێ کرد ساڵێک و قسوور چۆڵ بوو بای دینارێک کەس شتی نەبەر بانکەکە خۆی مابەوە هەتا ڕژێ ماتەوە کەس پارێ و ئاڵتونی خۆی وەرگتەوە ئەوە ئێرە شوێنی بانکی هەڵەبجەیە ئەوە ئێستا بووە بە دوقاتەوە کاتێش تەقریبەن یەک خاج بەڵام ڕزێ دوکان بوو ئەوە لەوێ تا ئەمسل بانک بوو
داواکەم داوا لە هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانەکەم 26 چواری 1970 بیر نەچێتەوە 24 قەڵازیەمان لەبیر نەچێتەوە 1970مان لەبیر نەچێتەوە ئێمەی خەڵکی کوردستان تەنها خۆمان و شاخەکانمان دۆستمانین هیچ کەسێک دۆستی ئێمە نییە یەکگرتن یەکگرتن یەکگرتن